کەسانێکێ بەرامبەر ئافرەت زۆر لاوازن، پیاوانێکەیە بەرامبەر بە ئافرەت زۆر لاوازن، وەکو ئیمامی تاووس دەفەرمێ ڕەحمەتی خوای لێبێ. ئافرەتانێکیش هەیە بەرامبەر بە پیاوان زۆر لاوازن. بۆیە کاتێککە پرسیار لە ئیمامی سوفیانی ثەوری کرا ڕەحمەتی خوای لێبێ دەربارەی ئەو ئایەتی خوای دەفەرمێ مرۆڤەکانمان بە لاوازی دروست کردووە، فەرمووی دەبینیت ئافرەتێک بەلای پیاوێکا تێپەڕێ، پیاوێک ئافرەتێک دەبینیە، تەماشا دەکەی خۆی ناگرێ، ناتوانێت خۆی بگرێ و سەیری نەکات، تەماشای نەکات. ئەفەرمێ ئایا لەمە زەعیفتر هەیە؟ بە هەمان شێوە ئافرەتیش پیاوێک بەلایە تێپەڕێ ناتوانێت خۆی بگرێ و تەماشای نەکا، لەوە خراپتر ئەوەیە داوای پەیوەندی و زینای لێ بکات، داوای خراپەکاری لێ بکات. بۆیە خوای گەورە مرۆڤەکانی دروست کردووە هەیە زۆر زۆر لاوازە بەرامبەر بە ئافرەت بەرامبەر بە پیاو. کەسانێکەیە لە ترسی ژنەکەیان ناوێرن یەک شتێک بکەن، خوا بە زەعیفی دروستیانی کردو لایەنەوە، ناتوانێت یەک شتێ بەرامبەر بە خێزانی بکە، مەسمانەوە نێ سوکایەتی پێ بکە، یعنی ناتوانێت بجوڵێتەوە ئەبێ خێزانەکەی ئاگدار بێت. کەسانێکیش هەیە بەهێزن لەو لایەنەدا، کەسانێک هەیە حساب بۆ پیاو ناکەن، پەنا بەخوای گەورە، کەسانێکیش هەیە ڕێزی پیاوی خۆیان دەگرن یا ڕێزی خێزانی خۆیان دەگرن. جاران دەمانوت باو باپیری ئێمە دەیانوت فڵان کەس زەعیفەیە، یعنی بێدەسەڵات، بەڵام ئەمڕۆ زۆربەی پیاوەکان بەتایبەتی گەنجەکان زۆریان وایان لێ هاتووە ڕێز لە خێزانی خۆت بگرە، زۆر زۆر ڕێزی لێ بگرە، بەڵام مەبەرە کۆیلەی هیچ کەسێک، با خێزانەکەشت کۆیلەی تۆ نەبێت. ڕێز و حورمەت جیاوازە و کۆیلایەتی جیاوازە. ئەوەی کۆیلایەتی بکات بۆ ژنی خۆی یا بۆ پیاوی خۆی بەڕاستی لاواز و زەعیف و بێدەسەڵاتە. ڕێزگرتن شتێکە، کۆیلایەتی شتێکی ترە. ڕێز لە خەڵکی بگرە، بەڵام مەبە کۆیلەی هیچ کەسێک جگە لە پەروەردگار. تۆ عەبدی خوای، ئاگاداری خۆت بە. لەم خاڵەدا زۆرێک دەبینیت کەسانێکەیە زۆر زۆر لاوازن بەرامبەر بە ئافرەت یا بەرامبەر بە پیاو. کەسانێکی شێ سپاس بۆ خوا هەزارەها ئافرەت یەخەیان بگرێ داوای شتی خراپیان لێ بکە، هەر بەلایەنەوە ئاساییە و هەر گوێشیان پێی نییە. زۆر خۆڕاگرن لە بەرامبەر بە ئافرەت یا لە بەرامبەر بە پیاو. ئافرەتانێکی شەیە هەر کەسێ داوای شتی خراپی و حرامی لێ بکە بە هیچ جۆرێک ملی بۆ نادات، بەلایشەوە زۆر ئاساییە. کاتە مرۆڤەکان جیاوازیان هەیە. تۆ مەڵێ فڵان کەس بۆ وای لات، فڵان کەس لاوازە لەو مەسەلەدا، بەڵام خوای گەورە و هێزەی بە تۆ داوە لەو مەسەلەدا، بەڵام لە شتێترا تۆ لەو وێرانتری، کەواتە هیچ کەسێک کامل نییە.